سڵاوم کاتتان باش. ئێستا لە بەردەم وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ژمارەیەکی زۆر لە خاوەن چێلگەکانی پەلەوەر گردبوونەوە ئەنجام دەدەن. هۆکارەکانی گردبوونەوە کە بەوە دەگەڕنەوە هەندێکیان باز دەدەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بازی لەسەر جوچک و علەف گران کردووە. ئەوە ژمارەیەکی زۆر لەو خاوەن شێلگانە کە هاتوونەتە بەردەم وەزارەتی کوشتوکاڵ و دەیانەوێت پەیامەکانیان بگەێنن. سڵاو لێبێت، داواکاریتان چییە؟ داواکاریمانەوەی بنزین گران دەبی کەس قسەی ناکە. مریشک 500 دینار چوتە سەرێ دۆر و دەنگمان لە دوولێدە. مریشتی من گچکەیە، مریشتی من چیلۆنی و من دەمە بەغدایە لۆڕێ لە من دەگری. ئەدی زستانێ وشە من بە دەفتەرەها دۆلار زەرەرم دەکرد. جەنابی وەزیر لەشێن دەرنووسە بووی لۆ خەڵکەی ناگەی، هەمووی قەردارە، هەمووی سیارەی فرۆشت، هەمووی خانی لەسەردانا. گرفتەکەتان بەسوی بەزڕێکرای بەغدایمان لۆ بکەوە. لۆ نەیەڵێ مریشی من بەسە بەغدای، مریشی من چیلۆنی و هەولێر ناخوا، چیلۆ 600 دەخۆی ناخۆی. وەرە هەمووی ساحب دەوازینە یەڵا بەغدای هەموو دێتە کوردستان. يعني ما مجال بغداد ديت هوليري ادي امهاتي بغداد ومريشكا سوره هم اي بغداد لير انا سلف دبيتن بشاركم اگر خوي الريتان بيندن بنيرن بو بغداد دبي هرزامبي اسابوك يعني بيساورك لبروي صالك همو صاحب دوازه كان افلاسيان كرديا كاز ناوريتي بكاتو يعني لسطا بنزا كم تريش تي كرديتو كاكجان همو زريان كردي شي 6 دفتري زر كردي 5 دفتري زر كرديا خوم شخصيا 32 مليون زر كرديا اگر لوش زرينا كي تولد دولار كي زرينا دكي كل دفتري 2 مليون و 500 هزار 2 مليون 600 هزار فرق دبي بدين ادي باز دو دك مثلا جوز جرام بو علف جرام بو كان جرام بو انا بس دقرتو طبعا علف جرام بو جوز جرام بو درمان جرام بو غاز جرام بو هموش تك جرام بو بلام لبو دوازن هي حسابك كيلو ناكري هرب سعري زارانا بيكو 400 ما فروش برام بيكو 400 كي سعره بيستا حكومه سعره شي ثابت دابني مثلا بريتن لو دوازن بدوني وتادو حفصه بنزاي زياتر نابتا كم ترد فروش كيف اخوتي بس او داني لبو بازاريش سيبو ربعك بزياتر نبي اما رازينا اما خوبي ما خوجني استقلال بكين بكين 4000 دينار فرمو استاكا وجبم هي بيز روجي دي بو سعري كحكومه ديري ام دي دمي بلان صار دوازي ما جي اوهابي نوق او بدوني ما بيدمو او كان يتريش ما كان يتريش بشتم ليبكا سپاس عليكم او دیارە دەیانەوێ بچنە ناو وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو دەیانەوێت داواکاریەکانیان بگەێنە وەزیری کوشتوکاڵ. گوێتان لە قسەکانیان بوو کە ئاماژەیان بۆ کرد ڕێگان پێ نادرێ هەناردەی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراقن بەم هۆکارە مریشی گران بووە وەتا ئەوان مریشی ناهێنە ناو بازاڕەکان مریشی گران بووە بۆیە نایەتە ناو بازاڕەکان بۆ یەکە گران بووە. ئەو دیمەنانەی دەبینن ئەوە سەرزەمیان خاوەنی چێلگەکانی پەلەوەرن. سڵاو لێ بێت. توش خاوەنی بەڵێ خاوەنی دوازن ئەوەکانی دیکە باسەوە دەکەن دەڵێن لەوێ ڕێمان پێ نادرێ بیبێنە بەغدا یان پارێزگاکانی تری عێراق لێ گران بووە خۆی دەبی هەرزاوی یا دەبی گران بی
کاکە گیان ئەوە 6 مانگ پێشی ئێستاکە بە 1400 بووە خاوەن چێلگەکان 3 بەشی ئیفلازی کردووە ئەوانەی ئێستاکەش ئیش دەکەن ئەگەر بێت و بە فولی قازانج بکەن هێشتا قەردی وەجبەی پێشووتریان پێ نادرێتەوە ئەو 1400 حکومت لۆ نەدەهاتە سەرخەت لۆ 1400ەکەی لۆ ئێستا دێتە سەرخەت لۆ 3000 ئێستا مریشک 2250 لەسەر خۆمان دەکەوێت ئەمن وەکو شخصی خۆم ئێستا کە مریشی بە 3000 بدەین هیچ قازانجەشی ئەوها ناکەین دۆلار گران بووە علەف گران بووە هەموو مەوادەکان گران بووینە جووسکە بە 20 سنتی بووە بوویتە 75 سنت لە پێشتر پێشێ بێنە ئەمڕۆ بێنە بەردەم وەزارەتی کوشتکان ئەو داواکاری و نیگەرانی و ناڕەزایەتان گەیاندە وەزیری بەرەگەیاندیتمانە وەزیری جەنابی وەزیر ڕێی قەتع کردووە جەنابی وەزیر ڕێی قەتع کردووە ئێستا کەش بە هیچ نەوە دوای مریشی بەغدای بە هیچ نەوعی لۆ کوردستان بەکار نایە کاکە جار یعنی لۆ لێ ناگەڕن پارە لە دەرەوەی وڵات بێتە ناوەخۆ لەبەر چ بەکار نایە لەبەرەوەی مریشی بەغدای بچووکە بەغدا بە بچوشی دەخوا ئیمە گەورەی دەخوا ئەوەی ئێستاکە ڕێیان لێگرتێ بچووکە مریشی بچووک هیچ پێویست ناکە ڕێی لێ بگیرێ لەبەرەوەی مریشی گەورە پێویستە لۆ هەولێرێ بەڵێ ئەوە یەکێک بوو یەکێکتر بوو لە خاوەن چێلگەکان ئەویش بە هەمان شێوە بازدەوە دەکات کە ڕێگەیان پێ نادرێت هەناردەی شارەکانی تری عێراقیان مایکەکان بەس مایکەکان نەویکەکان کاکە فەرموو ئارام بگرن دەی دەیان درەنگە دەست پێ هەموو ڕاستە خۆیە بۆ بەڕێز وەزیری گشتکاڵ و سەرچاوە هاویەکان سڵاو و ڕێژ کێشەکانی دەواجین لە هەموو عێراق کێشەیەکی سەرئێشە لە هەرێمی کوردستان جاران زۆر یارمەتی دەدراین لە هەموو بوارێکەوە ئێستا ڕێنماییشمان پێ نادرێت و سەردانی کەلکە پەلەوەریەکانیشمان بۆ ناکرێتن لەلایەن وەزارەتی گشتکاڵەوە هۆکاری گرانبوونی مریشک گرانبوونی علەف لە 410 دلارەوە بۆ 520 دلار گرانبوونی جوچکە لە 35 سنتەوە بۆ 80 سنت بەهۆی ئەوەی وەزارەت بازی لەسەر هێلکەی تروکاندن دانا گرانبوونی غاز و گاز و کارەبای تیجاری زۆربەی کێڵگە پەلەوەریەکان ئیفلاسیان کردووە لە ساڵی پار بەهۆی ئەوەی مریشک بە 1500 ناری دەفرۆشرا فرۆشتنی مریشک بە دینار بوو بە دینارە هەم پێداویستەکانمان بە دۆلارە گرانبوونی نرخی دۆلار بۆ هەر یەک وەرەقە 25,000 دینارە زۆربەی نەخۆشیەکانی ڤایرۆس نەبوونی بازارێکی جێگیرەوە دەبوو ئەو بازارە لە حکومەتەوە بەهاتبایە مەسەلەن حکومەت سعری بۆ ئێمە دانابایە لە نەقابەی بۆ هەر کیلۆمریشک بۆ ساعت دەواجینی لە 2500 هەتا 2750 دینار
تکایە خەڵک بە ڕێنمایەکانتان فێر بکەن کە مریشکی بچووک بخۆن لە چیلۆیەک و 800 تا 2 کیلۆ 200 دووبارە داواتان لێ دەکەین کە ڕێگاکانمان بۆ بکەنەوە لەبەر ئەوەی لەگەڵ وەزارەتی گشتوکاڵی عێراقی ڕێککەوتین کە هەموو عێراق یەک سەبەتەی خۆراکی بێت و سەلەت الغیزائیە الواعیدە بە داوای لێبردنەوە کە ڕێگاکان نەکەنەوە ناچار دەبین ڕێو شوێنی تر بگرینە بەر و زۆر سوپاس. کاکسەر وەستەش کەس ئەگەر ئیزافم بدەنێ ئێستا لەو فترەی لەوانەیە نێزیکەی 2 ملیۆن مریشک لەو فترەی ئێستا کە لەوانەیە بەس لە بینی سەیتەرەکان 2 ملیۆن مریشک مردار بوویتەوە ساق باریان کردێ لە ڕێ لەولایە سەیتەری عێراقی ڕایدەگری لەولایە سەیتەری کوردی کەرکووک تکرید خالص ڕای دەگری لەوانەیە ئێستا لە فترەی ئەو مانگەی 2 ملیۆن مریشک لە سەیتەرەکە لە نیچەوانی سەیتەرەکان بە ئەنقەس مردیە يعني ئەوەش تەسیرەشی زۆری هەیە لەسەر سعری مریشکی 2 ملیۆن مریشک ئێستا کە لە فترەی ئەو مانگەی 2 ملیۆن مریشک بەس لە بینی سەیتەرەکان مردیە ساقیان ڕاگرتێ لێ نەگەڕایە بڕۆ ساقیان گرتیە مریشکە لە عقاری هەموو لە ناو سارەی مردیە بە بەڵگە بە ئیسپات ئەوە ساقیشمان هەندێک لەگەرا هەمووی بە $1 ملیۆن خەسار بووە 2 ملیۆن مریشک بەس لە بینی سەیتەرەکان مردیە ئەوەش تەسیرەشی زۆری هەیە کاکە ئەوەش بەرێ لە بینی سەیتەرەکان مریشی زیندیان ڕاگرێ مریشی زیندی ئەگەر بێت و 3 ساعت لەناو سیارەی بی دەمریتن ئەوەش تەسیراتەشی زۆری هەیە کاکەجان ابو سعد عدنا ورا عدنا تكسب عدنا اول تازري مشي كاكلو بغداد ابو سعد ما عارف ورا عدنا ورا خصامك ورا خصامك مشكله كثيره ديال